بسم الله الرحمن الرحيم. من نام تشرو عمره لبروجي جيان نامي پیغمبر صلى الله عليه وسلم یکم بوم. زور سپاسی خوای گەورە کەم کە ئەو فەزڵە گەورەی بە من بەخشی، هەروەها سپاس بۆ ئەو خێرخوازانەی کەوا ئەم پرۆژەیان سپۆنسەر کردووە، سپاس بۆ دەستگای خێرخوازی سۆمای چاوان کە هەستاون بە ئامادەکردن و جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. هیوادارم هەموو کەسێک بە ئاوات و حەزی خۆی بگات لە ڕێی ئەم پرۆژانەوە بەشدار بێت، بتوانێت ئەو ئاواتی هەیەی بیهێنێتە دی. و زۆر جارێکی تر سپاس بۆ ئەو خێرخوازانەی کەوا سپۆنسەری ئەم پرۆژانە ئەکەن تا زۆرترین کەس بەشدار بێ لەم پرۆژانە. خوای گەورە چاکەی هەموو لایەک باتەوە و دەستخۆشی لە هەموو لایەکەکەم. سپاس بۆ هەمووتە. ئێمە وەکو سۆمای چاوانی لقی سلێمانی بە هاوکاری خێرخوازان لە خزمەتی مناڵانی بێباوکین ساڵانە چەندەها پرۆژەی گرنگ ڕائەگەیەنین. ئێمە مانگانەمان هەیە بۆ مناڵانی بێباوکە هەموو مایەک بۆ هەر مناڵێ بڕی 100,000 پێشکەش بە مناڵانەکەین هەیە زیاتر بە پێویست و ئارەزوی خێرخوازان. ئەمڕۆ لەگەڵ پێدانی موچەی مانگی 9 کە پێشکەش بە و مناڵانە ئەکەین، پرۆژەیەکی زۆر گرنگمان ڕاگەیاند لە مانگی 7 و 8 کە خوێندنەوەی کتێبی گوڵاوی سەرمۆر ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی هەموو تاکێکی مسلمان وەکو ناوی خۆی نەسەب و ناو و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانێت. چونکە بەڕاستی ئێمەی مسلمان مادەم شوێنکەوتەی پەیامی خوای گەورەین و پەیامی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێویستەکە کە شارەزاییمان هەبێت لە هەموو ژیاننامەی پێغەمبەری خوا. ئەمەی کە ئێستا کردومانە بۆ خانەوادەی بێباوکان تایبەت بە سۆمای چاوان لە سلێمانی ڕامانگەیاندووە لە ماوەی 2 مانگا و کتێبەمان بۆ دیاریکردن و دوای ئەوە کە تاقیکردنەوەمان کردن هەڵسەنگاندنمان بۆ بەشداربوان کرد کە تیایدا ژمارەیەکی بەرچاو بەشداریان کرد کە نزیکەی 450 کەس بەرەوسەر بەشداری ئەم تاقیکردنەوەیان کرد، ئەم پرۆژەیان کرد. چکە پرۆژەکە بەڕاستی پرۆژەیەکی زۆر گرنگە، زۆربەی زۆری خەڵکیش داوایان لێ کرد با ئێمەش بەشدار بین، بەڵام ئێمە تایبەتمان کرد بۆ خانەوادەی مناڵانی بێباوکی سۆمای چاوان بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێی خێرخوازانەوە ئەگەر خەڵات دابینکەین تایبەت بێ بەوان. چکە خەڵکانێکی تر هەیە کە بەشداری بڵێ پرۆژەی ترەکەن بەڵام ئەمان ناتوان بەشداری و پرۆژانە بکەن. لەبەر ئەوە ئەم پرۆژەی زۆر گرنگ بوو بە پێویستمان زانی بۆ خانەوادەی بێباوکان تایبەت بکەین کە تیایدا خەڵاتی یەکەممان کە عومرەیەک بوو بۆ دایکێکی مناڵی بێباوک کە بەڕاستی لەوەچێ قەت بە خەیاڵیان نەهات بێ کە عومرە بکات، چکە عومرە تێچوونی هەیە، ئەمانیش باری بژێویان قورسە. بۆیە ئێمە وەکو سۆمای چاوان هەستین بەم پرۆژەیە و بە دابینکردنی عومرەیەک بۆ یەکەمەکە پیرۆزی بێ و خۆی گەورە سەرکەوتووی کە ئینشاءڵڵا. بڵێ دووهەم و سێمیشمان هەیە کە مۆبایلی زیرەکمان بۆ کڕیون، ئەوانیش پێچێت کە لەوانەیە بەو ئاواتەوە چەنەها جار سەریان نابێتەوە بڵێن ئێمەش حەزمان کردووە کە مۆبایلێکی زیرەکمان هەبێ ئەگەر بۆ کارێکی باش بۆ گوێگرتن لە قورئان یاخود هەر بەرنامەیەکی سوود بەخش بەکاریان هێنابێ نەیانتوانیەوە، بەڵام ئێمە وەکو سۆمای چاوان ئەوەشمان دابین کردووە. خەڵاتی سێمیش قەڵەم قورئان بوو کە بۆ مناڵێکی سۆمای چاوان کە هەر خۆی لە لای ئێمە مەعاش وەرەگرێ خەڵاتەکە قەڵەم قورئانێک بوو کە ئەویش بەڕاستی بۆ ڕۆژانە قورئان بخوێنێت، لەوە چی شارەزایی نەبێت بۆ ئەوەی مامۆستایەکیشی لا نەبێت قورئانەکەی فێرکە. لەبەر ئەوە کە ئەو قەڵەم قورئانە بۆ ئەو سوودی زۆرە. ئێمە ئەم پرۆژانە بەردەوامی هەیە، سوپاس بۆ خۆی گەورە ئێمە ساڵانەش خول ئەەکەینەوە بۆ مناڵانی بێباوک، چونکە بەوە کیفایەت نییە مناڵێک بڕێ پارەی بینی و بڕاتە ماڵەوە تەواو. نا ئێمە هەوڵێن زیاتر هۆشیاریان کەین، زیاتر تێگەیشتیان کەین، لە زیاتر شتیان بۆ ڕوونکەینەوە، ڕۆشنبیریان کەین، چونکە بەڕاستی پێویستیانە. مادەم ئەم کۆمەڵە گەشتۆتە دەستی ئێمە و ئێمە وەکو ئەمانەتێکی خوای ئەم کاراکەین، لەبەرەوە هەچی لە توانامانە بە ئێمە ئەیکەین بۆ ئەوەی کە سوودیان پێ بگەێنین، کە لێنی ژیانیان پڕکەینەوە، کە لە هەموو ڕوویەکی ژیانەوە سوودمەندیان کەین. لەبەرەوە سوپاسی خوای گەورە ئەکەین، ئەم فەزڵەی پێیاوین، پاشان سوپاسی خێرخوازانەکەین کە
بەڕاستی متمانەی تەواویان پێمان هەیە ئەگەر ئەوان بەردەوام نەبن و متمانەیان بە ئێمە نەبێ و ئەو هاوکاریەمان نەکەن ئێمەش ناتوانین بەردەوامی بە کارەکانمان بین لەبەر ئەوە سپاسی خۆی گەورە پاشان خێرخوازانکەین کە ئەم ئیشەی ئێمە ئابەم شێوێ بەردەوامی هەیە پرۆژەی ترمان هەیە بۆ لەمە و دوای ئینشەڵڵا بەردەوامیە بێت پرۆژەکانمان هەمووی سوودیە بێ بۆ ئەو خانەوادانە و بۆ ئەو مناڵانە داوا لە خێرخوازانەکەین کە دەست یارمەتی درێژکەن بۆ ئەم جۆرە پرۆژانە بە تایبەتی پرۆژەی بێباوکان زۆر زۆر خێردارە ئینشەئەڵڵا گەر دەست یارمەتی بۆ درێژکەن و دەستخۆشیم هەیە بۆ هەموو ئەو بەشداربانە بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ ستافەکەی سۆمای چاوان بۆ هەموو ئەوانەی کە دەست یارمەتیمان بۆ درێژەکان بابێ بۆ پێشکەشکردنی خەڵاتی ئەوانەی کە